خوێندکاری ژیر بە هیوای کاتە چ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕا 41 لە لاپەڕا 41 گەیشتمە پرسیاری 43 خالید 2.25% کیلۆگرام سێ و 0.75% کیلۆگرام گوێزی کڕی. نرخی کیلۆگرامێک 3,750 دینارە و نرخی کیلۆگرامێک گوێز 14,500 دینارە. خالید چەندی پارە داوە بۆ کڕینی ئەمانە؟ لێرە سێوەکە ئەوەندە کیلۆیە، 2.25 گوێزەکەش 0.75 کیلۆیە. 1 کیلۆ سێ و کیلۆگرام بێگومان 750 دینارە و 1 کیلۆگرام گوێز 14,500 دینارە. ئێستا داواکاریەکە ئەوەیە ئایا نرخی سەرجەمی نرخی سێوەکان و گوێزەکان چەندە؟ لەبەرەوەی ببورن 1 کیلۆگرام گوێز بە 750 دینارە، خالیدیش زیاتر لە کیلۆگرامەکی کڕیە، 2 کیلۆ چارەگێک دەبی جارانی کەین، 2.25 جاران 750 بکەین. بزانم ئەمن کو جارانم کردیە، لێرە نا دیارە لێرەیە. 2.25 جارانی 750 لە ژمارە 750 سفرەکەیە خوێندکاری ژیر. باشترین شتوایە بەڕای من ئەو سفرەی لە پاشی یەکسانەکەی دانین ئەلێرە بە ئەوانە لا بەم جارێ هەتا ڕوونی کەمەوە کوبیرم کردیتەوە لەو پرسیارەی. لێرە ئاسانترین شت ئەوەیە ئەو سفرەی 750 لە پاشی هێمای یەکسان دانین، ئامادەی کەین لەوێندەرێ داینەنین لە کاتی ژمارەکان لێک دەدەین، کە ژمارەکانش لێک دەدەین ژمارەکان بە بێ فاریزە دەنووسمەوە. ئەمن 2.25 جارانی 75 زۆر ئاسانتر دەبی ئەگەر سفر لەگەڵ نەبی، بەڵام سفرەکەی ناتانین لابین دەبی داینین، پاشان ئەنجامی لێکدانەکە لە تەنیشت سفرەکەی دادەنین. ئێستا سفرەکە 5 جاران 5 دەکا 25 وەک 5 جاران 2 دەکادا لەگەڵ دوش دەکا 12 و 5 جاران 2 دیش دەکا دا لەگەڵ 1 دەکا 11 ئەو جا 7 جاران 5 دەکا 35 5ەکەی دەنووسم 7 جاران 2 4 لەگەڵ 3 دەکاتە 7 7 جاران 2 دیسان 4 لەگەڵ 1 دەکاتە 15. ئێستا کۆیان دەکەمەوە ژمارەکان، 5ەکە دێتە خوارێ 2 5 دەکا 7 1 و 7 دەکا 8 1 و 5 دەکا 6 1کەش دێتە خوارێ. ئێستا ئەو ژمارەی 16,875 لە تەنیشت ئەو سفرەی سەرەوە دەنووسم، 16,875. ئەو جا کە ئەو ئیشەم کرد، ئەو کردارم کرد، ئەو لێکدانم دروست کرد، ئەو جا فاریزەکەی دادەنێم، سفرەکەش بێگومان دەبی لە بەرچاو بگرم. ئێستا لێرە لە ژمارە مۆرەکە 2 ڕەنووسم هەیە لە لای ڕاستی فاریزە، لێرە هیچم نییە، مەبەستم هیچ فاریزەم نییە، لەبەر هەندێ تەنیا 2 خانەی دەژمێرم فاریزەکەی خۆم دادەنێم لێرە لە لای ڕاست. واتە چەند پارەی داوە بۆ تەنیا بۆ سێوەکان؟ 1687 دینار. دەتوانم بنووسم دینار، نرخی
2 کیلۆگرام و 25 لە سەدا سێ و ئەوە دینار نرخی سێوەکە. دەچینەوە لای نرخی سێوەکە لێرە نووسیتم. ئەو جە نرخی گوێزەکە 0.75 جاران 14,500 0.75 جاران 14,500 لێرە هەروە خوێندکاری ژیر باشترین شت ئەوەیە سفرەکان لە جارانەکەی بەکارنینم، سفرەکان لە پشت هێما یەکساندانێ وەکو دەبینن. ئەو جە لێرە بەس بنووسم 145 جارانی 75 5 جاران 5 دەکا 25 5 جاران 4 20 لەگەڵ دووش 22 5 جاران 1 5 لەگەڵ دووش 7 پاشان 7 جاران 5 35 7 جاران 4 28 لەگەڵ 3 31 7 جاران 1 7 لەگەڵ 3 10. ئەو ئێستا کۆ دەکەمەوە 5ەکە دێتە خوارێ 2 5ەکە 7 7 و 1 دەکا 8 سفرەکە دێتە خوارێ یەکەکەش دێتە خوارێ. ئەو جە ئێستا ژمارەکەی لە تەنیشت ئەو دوو سفرە پرتوقاڵیانە دەنووسم لەسەرەوە 5 7 8 0 1. ئەو جا ئێستا فاریزەکەی دادەنێم. لێرە هیچ فاریزە نییە، لێرە دوو خانە هەیە لە پشت فاریزەی کەواتە زۆر باشە. لێرەش دوو خانە دەژمێرم فاریزەکەی خۆم دادەنێم کەواتە پارەکە کردیە چەند؟ کردیە 10,875 دینار نرخی گوێزەکە. ئەوە نرخی گوێزەکەیە. ئێستا دەگەڕێمەوە لای پرسیارەکە. نرخی گوێزەکەش 10,875 دینار بوو. ئێستا پارەی سێوەکە و گوێزەکەی کۆ دەکەمەوە. زۆر ئاسانە لێرە زۆر گرنگە فاریزە لە ژێر فاریزەی بنووسرێتەوە. لەبەر هەندێ بزانم تەواوە ژمارەکانم تەواوە. بێگومان ئەو سفرانەی باش فاریزەی لێرە هیچ کەڵکیان ئەوەندە نییە، بەهایان نییە، بەڵام لە کاتی کە کۆ دەکەمەوە هیچ نەبی پێویستم بە یەک لە سفرەکانە. 5 و 0 دەکا 5 7 و 5 12 8 و 7 دەکا 15 لەگەڵ 1 16 6 و 8 4 لەگەڵ 1 15 1 و 1 2 1 دێتە خوارێ. هەموو پارەکە بە سێ و گوێزەکان دەکا 12,000 دینار و 562 12,562 دینار. خالید دەبی نرخی گوێز و سێوەکە پارە بدات. ئەوە تەواو بووین. دێمە لای پرسیاری ژمارە 44. ژوورەکەی بڵند پانیەکەی 5 و 2 لە 10 مەترە. 3 دۆڵابی هەیە. پانی هەر یەکەیان 1 و 9 مەترە. ئایا دیواری ژوورەکە جێگای دانانی هەر 3 دۆڵابەکە دەبێتەوە یان نا؟ بێگومان خوێندکاری ژیر ئەگەر دۆڵابەکان بخەمڵێنین 1 و 9 بخەمڵێنین نزیکی کەینەوە بیکەینە 2. 3 دۆڵابە 3 جاران 2 دەکا 6 مەتر. بە خەمڵاندن جێی نابیتەوە چونکە دیوارەکە تەنیا پانیەکەی 5 مەترە، واتە درێژی پانیەکەی تەنیا 5 مەترە. 6 مەتر جێی دۆڵابەکان نابیتەوە، بەڵام بەبێ خەمڵاندن بزانین کووە. ئەوە ژوورەکەی بڵند لای پانیەکەواتە لای وابزانم مەبەستیان لای کورتەکەیە، چونکە لایەکەیت کە دەبی تۆزێک درێژتر بی. پانیەکە لێرە نووسیتمان
5.2 مەترە پانی. دۆڵابەکانیشی 1.9. ئەگەر دۆڵابی یەکەم لێرە دانین، دۆڵابی دووەمیش لە تەنیشتی ئەوها، سێمیش لێرە دانێم. هەر دۆڵابەی 1.9 لە دەیامەترە سەیە. ئەگەر جارانیان بکەم 1.9 جارانی سێ بکەم، ئەوها دەردەچی 3 جاران 27 3 جاران 1 3 2 5 دەکاتە بە هەر سێکیان دەکەنە 5.7 لە دەیامەتر. کەواتە هەتا ئەگەر خەمڵاندنیش نەبی، خەمڵاندن چونکە تۆزێک زیاد دەکەی، هەر جێ نابیتەوە. ئەگەر دۆڵابەکان هەراوها لە بنیەکیشدانێ هیچ ماوەک نەمینێتەوە لە مابەینیان، هەر جێگان نییە، چونکە ژوورەکەی پانیەکەی 5.2 مەترە لێرە هەتا ئێرە. دۆڵابەکانیش هەر سێکیان بەیەکەوە 5.7 واتە 50 سانتیم زیاترن بە هەر سێکیان. کەواتە وەڵامەکەت جێی نابی، ناتوانی هەر سێ دۆڵابەکە دانێ بڵند، لەبەر ئەوەی ژوورەکەی تەسک لە چاو دۆڵابەکان بێگومان. 5.2 بەخۆی ژوورە چی باشە. ئێستا دێینە لای پرسیاری 45. پرسیارێک بنووسە شیکارەکە پێویستی بە لێکدانی دوو ژمارەی دەی هەبی، دەبێت لە ئەنجامی لێکدانەکە 4 خانەی دەی هەبێت. 4 خانەی دەی. ئەمن ئەو پرسیارەم نووسیە، هیوادارم باشبی. ئەگەر نرخی 1 کیلۆگرام پەنیر بە 135.95 لە سەدا کرۆن بێت، ئایا نرخی 1 کیلۆ 75 کیلۆگرام پەنیر دەکاتە چەند؟ بێگومان ئەو دوو ژمارەی دەبی لێک دەین. 135.95 و 1.75 لێکدانی ئەو دوو ژمارەیە کە دوو ژمارەیەم لێکدا بووە 239,125 لە 10,000 کرۆن. ئەو لێکدانەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر، یان بە خۆت دەتوانی پرسیارەکی دروستکە، یان ئەو پرسیارەی من لێکدانەکەی بە خۆت ئەنجام بدەی. پرسیاری ئێستا گەیشتمە چێندە؟ گەیشتینە پرسیاری 46. تێبینی من لەسەر ئەو پرسیارەی خوێندکاری ژیر ئەمن بەڕاستی تێنەگەیشتم ئەو پرسیارە چ بوو. 2-3 جاریشم خوێندەوە، پێکەوە دەخینەوە. ئێستاش تەماشای وێنە ڕوونکردنەوەی بەرامبەر بکە. ئەوە تەماشای ئەو وێنەی دەکەی. دوایە سارا توانی بگاتە بەشداریکردن لە قۆناغی کۆتایی یاریەکە. ئەوەش تێگەیشتم. ئەگەر سەرجەمی خاڵەکانی لە هەر 4 جەولەی یەکەم 200 خاڵ بێ، بە بۆچوونی سارا مافی بەشداربوونی لە یاریەکەدا هەیە، ئایا بۆچوونەکەی ڕاستە؟ هیچ تێنەدەگەیشتم. تێدەگەیشتم کە نووسرایە 4 جەولەی یەکەم مەبەستیان 4 خولی یەکەم یان یاری یەکەم، ئەوە یەکەم و دووەم هەتا ئێرە، ئەو 4ە. کەواتە خوێندکاری ژیر ئەو دووی سەرەوە ئیشمان پێی نییە، لێرە تەماشایان ناکەین، ئەوانەی ئێرە. ئەو دووە ئیشمان پێی نییە، ئەوها ئەو دووەمان بە کەڵک نایە، بە ئەو هایلەکەین هەتا نەیان بینین. پێدراوی زیادمان هەیە. بەڕای من ئەوەی ئەمن تێ بکەم، ئێستا تەماشای وێنە ڕوون بە سارا توانی بگاتە بەشداریکردن لە خۆناغی. ئەگەر سارا توانی بێتی، ئەدی ئەو پرسیارە چییە؟ ئایا سارا دەتوانی یان ناتوانی؟ تۆزێک لێرە ئەمن تێنەگەیشتم، لەبەر هەندێک چووم پرسیارەکەم لە کتێبی بیرکاری بە زاراوەی بادینی خوێندەوە، لەوێ زۆر باشتر ڕوونترە. ئێستا دەچین بەیەکەوە تەماشای دەکەین.
لێرە وەک دەبینین لە جیاتی جەولە نووسیتیان گەڕ زۆر جوانترە گەڕ زۆر باشتر تێدەگەین. ئەو جێسا گەر پرسیارەکەی بخینمەوە دەڵێ تەماشای ئەو وێنەیە بکە سارا دەگاتە یاری کۆتایی ئەگەر لێرە نووسرا هەگەر سەرجەمی خاڵەکانی لە چوار گەڕی پێشەوە چوار گەڕی یەکەم بگاتە 200 سارا بەخۆی دەڵێ ئەمن گەیشتیمە یاری دوومە کۆتایی ئەو جا ئایا قسەکەی سارا ڕاستە یان نا لێرە باشتر تێدەگەین بەڵام لەوێن دەرێ نووسرابوو سارا توانی بگاتە بەشداریکردن دەبوایە نووسرابە سارا دەتوانی بگاتە بەشداری ئەگەر سەرجەمی خاڵەکانی 200 بوو لێرانە ئەوەی لەمە پێویستە خوێندکاری ژیر ئەو چوار گەڕا کۆ بکەینەوە هەر تەنیا سۆرەکە و زەردەکە و کەسکەکە و شینەکەی کۆ بکەینەوە واتە 77 و 47 و 58 و 68 کۆ بکەینەوە ئەگەر زانیمان دەکاتە 200 ئەوە دەڵێن سارا ڕاست دەکا ئەگەر نادەڵێن سارا خەمڵان نەکەی هەڵەیە دوایە ئەو قسەیە زۆر هەڵەیە لە بیرکاری بۆ چوونی سارا لە بیرکاری بۆ چوون نییە لە بیرکاری تەنیا خەمڵاندن هەیە ئەژمێرکردن هەیە هیچ شتێک نییە بۆ چوونیان بەڕای من ئەوە دەکاتە 200 یان ناکاتە 200 ڕا نییە لێرانە بەڕای من ئەو پرسیارە ئاسانە یان زەحمەتە ئەوە دەبی بەڵام بەڕای من دەکاتە 200 یان ناکاتە 200 نابی یان دەکاتێ یان ناکاتێ چونکە زیاتر خەمڵاندن هەیە لەگەڵ ئەژمێرکردن لێرە ڕاو بۆ چوون نییە ئەوە زۆر هەڵەیە خوێندکاری ژیر دەتوانی لەگەڵ وانەبێژەکەت گفتوگۆ بکەی ڕەنگە پێداچوونەوە بکرێ لە چۆنیەتی دروستکردنی پرسیار و هەموو جارێک کە لە پرسیارێک تێنەگەیشتی ئەوە مانای ئەوەی نییە کە ئەتوو تێنەگەیشتی لە پرسیارەکەی مانای ئەوەیە پرسیارەکە ڕوون نییە باش نەنووسرایتەوە کوردیەکە تەواو نییە جەولە مانای نییە لێرە نووسرایە گەڕ مادام وشەی گەڕ هەیە جەولەیان نووسە هەموو کەس تێناگە ئێستا دەچینە لای پرسیارەکە لێرە چ دەکەین ئەمن هەموو ژمارەکانم نووسیەوە 68 و 58 و 47 و کە لێرە نووسراینە 47 و 77 ئێستا کە کۆیان دەکەمەوە ئاسانترین شت بەڕای من ئەوە بوو ئەو 58 جێیان بگۆڕم ئەو 68 و 7 یەکەم جار دەکاتە 15 7 لێرە 15 کەواتە کردیە 30 ئەو جا 60 لێرە دەکاتە 100 نووسیم سەدەکە لێرەش 57 دەکاتە 120 ئەگەر کۆیان بکەینەوە هەمویان ئەوە 120 دەکات 120 لەگەڵ 250 کەواتە سارا زیاتریش لە 200 بەدەستی نایە بێگومان دەگاتە یاری کۆتایی دەتوانی بەشداری بکە چونکە 200 خاڵ بەسە لۆ ئەوەی بتوانی بەشداری بکات چمە لای پرسیارەکانم دەگەینە پرسیاری پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە کۆ بکەوە ئەو سێ ژمارەیە زۆر ئاسانەوە بزانم لێرە ئەگەر بنووسمەوە 46 و 2 46 ژمارەی تەواو 2 لە 10 3 و 45 وا بزانم جێ نابیتەوە باشتر وایە گچکەتر بنووسم 46 و 2 3 و لێرە زۆر گرنگە خوێندکاری ژیر فاریزە لەژێر فاریزە 3 و 40 خانەش لەژێر خانە بێ گومان لەگەڵ 16 چونکە فاریزەی نییە بە خۆمان دەبی فاریزەی لۆ دانین لەگەڵ 2 لێرەش 1 ئەو جا کۆ بکەینەوە 5 دێتە خوارێ لێرە 2 4 دەکا 6 2 4 و 0 بێگومان 6 و 3 و 6 6 و 6 12 13 14 15
پێنجەکەی دەنووسم، یەکەکەش لێرە دەنووسم. 4 و 1 5 لەگەڵ 1 6 کەواتە ژمارەکە بۆ 65 و 65 لە 100. لێ دەربکە لێرە 604 ژمارەی تەواو 5 لەدا کەم 76 و 38 لە 100. لێرە لێ دەرکردنەکەم ئەنجامدایە سفرەکەم زیاد کردیە لۆ ژمارەی یەکەم هەتا چونکە یەک ڕەنووس بوو ژمارەی دووەمیش ئەوەی شینەکە 2 ڕەنووس بوو هەتا ئاسان بی. ئێستا لێک دەرکردنەکان ئەنجام بدەین. 8 لێ بڕوا 2 4 سەی لێ بڕوا 1 فاریزەکەی دەینمە خوارێ. لێرە 4 6 لێ بڕوا نابی، شەشەکەی خورد دەکەمەوە، سفر خورد ناکرێتەوە. شەشەکەی خورد دەکەمەوە، چارەکە دەبیتە 13 سفرەکەش دەبیتە 9 چارەکە دەبیتە 14 6 لێ بڕوا 8 سفرەکە دەبیتە 9 7 لێ بڕوا 2 شەشەکەش بووە 5 ژمارەکە بووە 528 و 12 لە 100. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 49 بەهای بڕی پیتی م دابەش پیتی ن کاتێک کە پیتی م 114,067 پیتی ن 47 بچم بزانم کو 114,067 دابەش 47 لێرە دابەشەکی زۆر دوور و درێژە هیچ نایەینە کۆتایی خوێندکاری ژیر بەڵام لە جێیەک هەر دەبی ڕاوەستین. ئەو جۆرە پرسیارانە دەبی داواکاریەکە ئەوە بی دابەشەکە ئەنجام بدە هەتا 2 ژمارە پاش فاریزە یان 3 ڕەنووس پاش فاریزە یان 4 ڕەنووس پاش فاریزە یان 1 ڕەوز ببورن پاش فاریزە، بەڵام هیچ داواکاری نییە کەواتە سربەستین لە چێندەر ڕادەوەستین. 4 دابەش 47 نابی 140 دابەش 47 کردیە 2 جاران 7 14 2 جاران 4 8 یەکیش 9 149 4 لێ بڕوا 10 4 لێ بڕوا دەکاتە 6 13 9 لێ بڕوا دەکاتە 4 شەشەکە دێتە خوارێ 466 دابەش 47 دەکاتە 9 9 جاران 7 63 9 جاران 4 36 لەگەر 6 دەکاتە 42 466 کەم 423 6 سێ لێ بڕوا 3 6 2 لێ بڕوا 4 4 4 لێ بڕوا 0 7ەکە دێتە خوارێ 437 دابەش 47 دیسان دەکاتە 9 9 جاران 4ش وەکو جاری پێشتر دەکاتە 423 پێی ناوێ بنووسمەوە دەبی بنووسمەوە بەڵام پێی ناوێ یەکێک 7 سێ لێ بڕوا دەکاتە 4 3 2 لێ بڕوا دەکاتە 1 ئێستا هیچ ژمارە نەمابین مەخوارێ لەبەر هەندێک سفرەکی دادەنێم لۆ 140ەکەی و فاریزەکیش دادەنێم 140 دابەش 47 دەکاتە 2 2 جاران 7 دەکات 4 2 جاران 4ش 8 یەکیش دەکاتە 9 94 لێرانە 140ەکە 4 6 لێ بڕوا 4 لێ بڕوا 6 3 9 لێ بڕۆیان 13 9 لێ بڕوا دەکاتە 4 46 سفرەکی زیاد کەم 460 چەند 47 تێدایە لێرانە ڕەنگە 9 تێدابی دیسان چونکە 9 دەکات 420 9 تێدایە چونکە 9 جاران دەکات 423 دیسان 9 لێرانە من ڕادەوەستم خوێندکاری ژیر ئەنجامی دابەشکردنەکە 299 ژمارەی تەواوە 29 لە 100. بگەڕێمەوە لای پرسیارەکان. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە پرسیاری 50 8
یەکسانە بە پیتی م دابەشنۆ. ئایا بەهای پیتی م چەندە؟ ئەوە زۆر 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 ئاسانە. هەتا بزانین پیتی م چەندە، 8 جارانی نۆی دەکەین، دەکاتە 72 واتە 72. دەچینە لای پرسیاری 51. کام ژمارە بریتیە لە باشترین خەمڵاندن بۆ 21,563 دابەش 43. 21,000ەکەی دەکەمە 20,000. 20 لەگەڵ 1000. 43کەش دەکەمە 40. لە کاتی دابەشکردن دەتوانین ئەگەر سفرمان هەبوو دەتوانین سفرەکان لابین، بەڵام نەک هەمویان، بۆ وێنە ئەو سفرەی دەتوانین لابین لەگەڵ ئەو سفرە، واتە ژمارەکە وەکو ئەوە وایە 2000 دابەش 4 بکەین. ئەوە ئەو ڕێسایە هەیە. کەواتە ئەگەر 2000 دابەش 4 بکەین، 2000 دابەشی 4 بکەین، وەکو ئەوەی وایە 1000 دابەشی 2 بکەین. هەردووچیان دەکەینە نیوە، نیوەی 2000 1000، نیوەی 4ش 2. وەکو ئەوەی وایە 1000 دابەش 2 بکەین، 1000ش دابەش 2 وەکو ئەوەی وایە 500 دابەشی 1 بکەی، واتە ژمارەکە دەبی ببیتە 500. ئەو 500 ڕاستە. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، هاتمە کۆتایی ئەو وانەیەش. هەتاوانەی داهاتوو باسی لاپەڕە 42 دەکەم، هەتا ئەو کات هەر بژی.